کێشی ئەوان یعنی لە کۆڕانێکە بۆ کۆڕانێکە من جاروای لێرە ئەبی بۆ مزگەوت داوکاری جاروای ئایبین بۆ ینی ئەوە نییە بڵێ بێ ئاوی بێ لە مەنتیقەیەەکە هەر لە شوێنی تەنکەرێک دوان سەرفە بێ ئەوە نییە بڵێ وڵا ئێمە پارەم حالە ڕۆژانە ئێمە ناوەستین هەزمە بۆ ئاومان لێرە دەست ناکەوت بەڵام ئێستا وڵات لەخوا بە زیاد بێ ئەو عیبی نییە تاکو ئێستا ئەمڕۆ یەکەم تەنکەرمە بێنە بۆم کۆڵانە خۆم ئیتر نازانم ئەمە دوام ئەوانە بڕیوە ئەمە ئەڵێن تەجاوزە بۆیە لێر لەم سەجادیۆ لە بۆڕی ڕئیسیان داوە بڕاوەیان نازانم تەنکەرێک ئەو بەچەنە وڵات تەنکەر ئاو بە 10,000 هەرزانترین نرخ ئێمە لەگە خەڵکی فەیلقا گونجاوی بۆیان یعنی تەنکەری ئاو 2000 دەین باق ئاوەکە 8,000 ما بێت 8,000 یعنی 8,000 چیە ئێستا لە سلێمانی و لە چەمچەماڵ و لە هەولێر تەنکەر ئاو 25,000 و 30,000 لێرە بە 10,000 تەنکەری ئاو 2000 حەق ئەدەین بە شەمعەکە 8,000 ما بۆ مێنێتەوە یعنی لەو هەرزاییترە بێ ئەوە پاکە بۆ خواردنەوە پاکە ئایا زۆر هینە سەحیە بەڵام یەک تۆزیە شۆری هەیە یعنی وەک ئاوی خاسە و ماسەنیان بیری توازیە